شەوتان باش بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆی تازە لە دابانی یونیڤرسم دابەنەمینتان لەگەڵە ئەو شەو باسی فیلمی The Game دیڤید فینچەر دەکەم کە لە بەرهەمهێنانی ساڵی 1997 طبعا ئەو فیلمە ئەمن بۆ ئەخیرەی دیتم ڕاستە ئەم بۆ خۆم زۆر معجبی دیڤید فینچەرم وابزم ئەو تاکە فیلمە نەمدیتی بۆ تا ئێستا ئەو فیلمەکی خۆشە ناتوان بڵێم لە فیلمە شازەکانی دیڤید فینچەرە بەس ئەو تەچ و دەستکاری و ینی ئەو شتەی خۆی دیڤید فینچەری هەر تێدا کە درامات بەنەوعک بۆ باز دەکا بە هەمووی تویست لە ئەوەلەوە تا ئەخیری تەسەوڕ ناکەی چ ڕوودەدا و دەرخاتە ناو جێوەکی چاوەڕێکی بزانین چ ڕوودەدا و هیچ شت بۆ وازەح نییە و هەموو دەقە و سەعاتێکیش تویستێک ڕوودا مەسەلەن ئەو تەچانی هەموو تێدایە طبعا ئەو فیلمە باسی مایکل دۆگلاس دەکات کە بیزنسمانێکی زۆر دەوڵەمەندە بە ئایلیۆ تۆزێک مشکلی ئایلی هەبوو لەگە باوکی شتیوە بە منداڵی تۆزێک سایکۆلۆجیکال ترۆما شتیوە پاش ئەوی کە گەورە دەبی زۆر ئەوڵەمەند دەبی برایکی شێمپێن و زایدە مایکل دۆگلاس لە ژنی جودا بووی تۆ لەبەروی ئەوەندە ئیش دەکا ئەوەندە مەشغوڵە بە ژیانی بزنسی خۆی ئاگای لە هیچ شتێک نەمایە کە بیدار دەست پێ دەکا پێشاندرا کە شێمپێنی برای لەوێندەر بۆ مناسبەی ئەدمیلادێکی پیرۆزبای لیرەکا و شتیوە کارتێکی بۆ دەنێری بە هەدیەوە ئەو کارتە کاتی کۆمپانیایە کە بۆی بەشداری بکە وەک ئەندام طبعا دەڵێ ژیانت خۆش نییە و ئەتۆمی ژیانت بۆ ڕینگ و سترێس و هەموو ئەو شتانەیە طبعا برایەکەی ئەو کارتێ دەداتێ دەڵێ ئەمنی شەروە کتوب بووم بەس کە چوم بەشداریم کرد لەو پرۆگرامەی ئەو کۆمپانیای ژیانم بە تەواوەتی گۆڕە طبعا فیلمەکە باسی ئەوەی دەکات کە پاش ئەوی مایکل دۆگلاس کە دەستە کۆمپانیایەکەی لەوێندەر مەزموعەت تێستەی زۆر درێژەکەم پرسیاری زۆر لێ دەکەن دەڵێن دەڵێ ئەو هەموو شتە چێ دەڵێ ئەوە گیمەکە ئەمە ئەتوو یەخینە ناو گیمە چی لەموو دووە بخۆشت هەسپێنەکەی چ ڕوودەدا طبعا دەیخەنە ناو گیمە چی یەکەمین دەقا بە چ ئیستفزازی دەکەن تەلەفۆنی بۆ دەکەن دەڵێن ئەتوو کوالیفای نەبوو یان ئەتومان نەتوانی هەڵبژێرین ئەتومان نەتوانی هەڵبژێرین بۆ گەیمەکە لەبەرەوەی ئەتوو مواصفاتی تو بە کەڵکی ئەو گەیمەی نەدار طبعا زەوی دەگیرێ بۆ قسەی محاولەکە لەگە برای قسەی بکات لەگەڵ شەریکێکی قسە بکات کە جوابی ناداتەوە یعنی وەک وابی ئیهمال دەکەن شەریکەکەش خۆی گران دەکات لەسەری ئەوە لەو دقیقە تو هەست پێ ناکە بەس لەو دقیقەی یەکەمی شت ئەوە گەیمەکەی یعنی هەر ئەوە یەکەمی خطوەی گەیمەکەیە کە ئیستفزازیکە دوێ ئەوە بەرەبەرە دەستۆ ماڵێ کلااونەچیان بۆ نردیە و ئەوانەی کە لە سێرکی هەنا چی پێ دەڵێن وەکو بووکەکە چاوی کامڕێ طبعا دەچی کامڕەی تەلەڤیزیۆنی ماڵی بۆ دەگۆڕن دەکەنە سەر ئەو کامڕێک کە پێشانی دەدا ئەو دەمی طبعا کلیلێک لە ناودەویتی ئەو جە پێ دەڵێن ئەو کلیلە لەوانەیە هەموو وەختێک بەکاربین لەوانەیە هیچ وەختێک بەکاربینی پاشوی دەچی لە کافتریاچی لە نانی دەخواتن مەطعمەکە ئەو وەیترە ئەو کەسەی کە لەوێ ئیش دەکاتن خواردنی بۆ دێنی کچەکە خواردنەکەی بە زلچیدا دەکات طبعا کە خواردنەکە بە زلچیدا دەکات و هەموو زلچی پیس دەبی و دەبتەم ناخشە و تۆڕەبی و مدیرەکەی لێ دەڵێ بۆ قسە لەگەڵ ئەوەی کرد لەگەڵ ئەو کابرای لەگە مایکل دۆگلاسی دەڵێ هەموو شتێکم بۆ کرد بەس ئەو هەر تووڕێ دەڵێ وەزانین چەند مشتریەکی مهم و گرینگە بۆ ئێمە طبعا کچەکەی دەردەکات لە پڕیەکێک دێنامەچی بۆ دنێ دەڵێن don't let her ینی بڕواتن دەڵێن بە هیچ نەوەک مەزان دەی بڕۆم طبعا بە دوای غاردەدا دوای تووشی مەزموع ئەحداسێک دەبی و فیلمەکە نامێ زیاتر زۆر تەفاسیل کەم ئەوجا لە ئەوەلەوە تا ئاخری هەر گەیمە ئەوها هەتوو وەرزان گەیم نییە ینی دەگەیە مەرحەلێک لە مەرحەلەکان هەست دەکەی گەیم نەماتەوە ئەو فیلمە لە گەیمی دەرچووە دوای مایکل دۆگلاس دەچی تعقیبی دەکات شکار بۆ پۆلیسەکە دەبینی ئەو شەریکە وجودی نییە هەر ئەوە نی ئەسڵ ئەو شەریکێکی فێڵباز ئەوەیش لەسەر ئەوی دەکات هەرچی بیزنسمان هەیە ئەوی دەچی لێ بەشداری دەکات ئیفلاسی پێ دەکەن هەرچی پارەی لە بانقی لێ دەزن و دوای ئەوە یان بە کوشتنی دەدەن یان وەلی دەکەن بە هیچ نەوەک هیچی نەمینی ئەی نەتوان هیچ بکاتن لەبەرەوەی هەرچی پارە و ممتەلەکات هەیە لێ دەبان طبعا مەشەری تێدا بەرەبەر لە ناوەندی فیلمەکەی هەست دەکەی ئەسڵەن و گەیم نییە ینی تاوا لە گەیم دەرچوو شتەکە ئەوەیە ینی ئەوەندە ئەوجا ئەخیری بۆت بە دیارەکەوی تویستەکەی هەموو گەیمە ئەخیرەکەی برایەکەی بە دیارەکەوی لە مەشرەی کە بووی دەوێ بچی ئەوەکە جەماعەتی شەریکەکەی دەبین تۆ بیان کوژی یەکێک لە کچەکە پێ دەڵێ ئەو سلاحی دەستت سلاحی ڕاستیە نەکەی بەکاری بینی ئەمە سلاحی هەمووی ڕاستینی ئەوە هێشتا ئەتو لە گەیمی ئەوە برایەکەت دێ ئێستا نەکەی برایەکەت بکوژی لێم تێدەگەی ئەوە نەوەکی غەڵەتە چی بکەیت لە ناکاو دەرکێک دەکرێتەوە لە پشتی ئەو چاوەڕێک هەموو بێنە دەری کۆمپانیایەکە یەکسەر هێشتا ئەوەی نەکردی دەمانچێت دەتەقێنی لە پێشەوە برایەکەیتی بولفعل دەرەچی گەیمە برایەکەی هاتووە بۆی سوپرایزی بۆ بکە چی پێ دەڵێن بڵێ سوپرایز هەپی بێرزدەی بۆ ئەوەی مناسبەی ساڵی دابێ طبعا برایەکی دەکوژی سەدمە لێ دەدا ئەو دەمی خۆم سەدمە لێ میداوە کە دیتم گوتم
يعني ئەگەر لێرە تا ئەبێ فیلمە ینی بەجددی شاپۆ ینی بۆ دەیڤد فینچەر بەس لەوێن دەیشتاو نابی دەردەچی ئەو سیلاحەشیان گۆڕیە سیلاحەکەی دەستی ئەوەی نییە ڕاستی نییە ئەوەش بەشەکە لە بەشی گەیمەکەی برایەکەی هێشتا زیندیە نەمردیە تاوان ئەنەدەر شاپۆ ینی شاپۆیەکی دی کلااوەکی دی بۆ دەیڤد فینچەر فیلمێکی خۆشە تەماشەکە زۆر درامایە زۆر تویستی تێدایە تویستەکانی جیاوازە ئەتا لەوەلەوە نەبوت بە دیارەکەوتی بەسەرێ نە لە ئەخیر ئەها باسانی لی تێدەگەی کە ڕوودیان ڕوو دەداتن خۆشە فیلمێکی خراپ نییە ساڵی نۆتەکانە تەواو فیلمی ساڵی نۆتەکانم زۆر حەزم لێ بروی بە زەوق و بە جوانی دروستکرا فیلمەکە ئێستا لە نێتفلیکسیش بەردەستە و ئەگەر حەستان لێ ڤیدیۆی زیاتر دروستکەم لە ڤیدیۆیانە لایکی ڤیدیۆەکەم بکەن سەبسکرایبی چەناڵەکەم بکەن لە پیشتان نەتی شێری ڤیدیۆەکە بکەن بۆی زۆرترین کە سوودی بینن ببوورە ڤیدیۆەکە دوور درێژ بەس هەندێک بە مخەربەتیش قسەم کرد بە تێکەڵاوی بەس حەزم کرد تێتان بگەینم ئەو فیلمە بۆ جیاواز و خۆشە شەوتان شاد